سلااوان لێبێت لە هۆلی دارەی سربەخۆی سۆران ئەمڕۆ ڕێکخراوی ئاواشین بۆ گەشەپێدانی مرۆیی بڕوانامە کە دوو خولی لە هاوینا بۆ ژمارەیەک فێرخواز بەشداربوو لێرە لە ئیدارەی سربەخۆی سۆران کردووە. ئەمڕۆ نۆهەت قوتابی کچ و کوڕ بەشداری دوو خولیان کە کردبوو بڕوانامیان لە مەڕاستیمێک پێشکەش دەکرێت. لە مەڕاستیمەکەدا هەڵگر شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سربەخۆی و بەهرەم عەریف یاسین بەرپرسی لە قیدەی پارتی دیموکراتی کوردستان و ژمارەیەک لە چین پێش و چاڵاکوانان کە سوکاری بەشداربووان مەڕاستیمە ئەمەدەیان هەیە. من گفتوگۆ لەگەڵ دوو قوتابیەکەم کە ئەمڕۆ لێرە بەشدار بوون بزانم ئەم زۆرە خولانە تا چەند سوودیان هەبووە بە تایبەت خولی ئینگلیزی چەند گرنگە بۆ تۆ. سەرەتا سڵاو و بەخێراتتان دەکەم. من سەفینجادین خورشید وەکو دەزانین کورسەکان گرنگن بووە بوو فێربوون بوو پەرپێدانی خۆمان معلوماتی خۆمان و هەروە وەکو دەزانین کە ئینگلیزی زمانێکی گرنگە لە جیهاندا و بۆیە شارێرەدا ئەو کورسە ئەو چانسە بە ئێمە دەکا ئێمە بەشداری ئەم کورسە ببین و توانای زمانەوانی خۆمان باشتر بکەین. ڕەنەخان هەم بەشداربوو و هەمیش ئەم ساڵ کە پۆلینۆ بوو ڕێژێ دەرەجەکانی سەد بوو کۆی نمرەوە نیە. سلااوت لێ بێ چۆن بوو بەشداری خولێکی لەم زۆرت کرد پێشتر زمان باش بوو لە دەربڕینی وشە ئینگلیزیەکە. پێشێکی بەناوی خودای گەورە و میهرەبان بەخێرهاتنتان دەکەم. سەرەتا زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بارزانانی و ڕێکخراوی ئاواشین دەکەم بۆ دانینی ئەم کورسە بۆ ماوەی 3 مانگ و بەفری یعنی بەخۆڕایی و ئێمە کە بەشداریمان کرد سەرەتا من زمانی ئینگلیزیم باش بوو بەڵام هەندێک هەڵای ڕێزمانی لە هەموو کەسێکدایە و یعنی ئێمە زانیمان کە دکتۆر ئاکەم ئازاد کە یعنی مامۆستایەکی زۆر سەرکەوتوی شاری ستورانە و زانیمان کە ئەو مامۆستای ئەم کورسە ئێمەش بە شەنازیەوە هاتن و بەشداریمان لەم کورسە کرد کە بەڕاستی کورسێکی یەکجار نایبوو بە هیچ کەم تەرخەمێکیش بوو. زۆر سپاس. وە کاماژەم پێکرد ئەمڕۆ مەڕاستیمەکە لێرە لە هۆلی دارەی سربەخۆی سۆران بەڕێوە ئەچێ نۆهەت قوتابی کچ و کوڕ بەشداریان لە خولێکی چەند هەفتەیی کردبوو کە خولی زمانی ئینگلیزی و خولی کۆمپیوتەر بوو. ئەمڕۆژ لە مەڕاستیمێکدا وە کاماژەم پێکرد لێرە ژمارەیەک لە بەرپرسانی حزبی حکومی ئامادەیان هەیە. مامۆستا ناسیح سەرۆکی ڕێکخراو ئەگەر بیت تێرە مامۆستا سلااوت لێ بێ. ڕێکخراوی ئاواشین بۆ گەشەپێدانی مرۆیی کاری لەسەر گەشەپێدان و توانایی گەنج و لاوانی ئەم دەڤەرە کردووە. چۆن بوو بڕیارتان داخولێکی لەم زۆرە بکەن؟ بەخێر بێ سەرچاوم بە پێویست نازانی کە وەکو ڕێکخراوی ئاواشین لە 3 مانگەی کە هاوینەدابێ بۆ ئەوەی من قوتابیان بتوانن ئەز بەهرەیەکی تر لە خۆیان و هەروەها سوودمان بن لەو 3 مانگەکە لە ماڵەوان بۆی ئەمە وەکو ڕێکخراوی ئاواشین هەستا دەستمان کرد بە کردنەوە خولێکی زمانی ئینگلیزی بۆ ماوەی 3 مانگ کە بە خۆشحالیوە لەلایەن نووسینگەی بەڕێزمەڵە مستەفا بارزانی پاڵپشتان کردین کە بۆ ماوەی 3 مانگ لەگەڵمە بەردەوام بوون. سپاس. مامۆستا ناسیح بەهادین سەرۆکی ڕێکخراوی ئاواشین مەڕاستیمەکە لێرە نۆهەت قوتابی کچ و کوڕ بەشداریان کردووە و ئەمڕۆژ لە ڕێو ڕسمێکدا ئەم قوتابیانە بڕوانامیان بەسەر دابەش دەکرێت. لە مەڕاستیمەکەدا کە سەرۆکی ڕێکخراوی ئاواشین ئاماژەی بۆ کرد کە دوای چەند هەفتە بەشداریکردن بە هەڵسەنگاندن و چەندین فلتەر ڕۆیشتنەوە قوتابیان هەر بۆیە ئەوان ئەمڕۆ لەم مەڕاستیمە بڕوانامیان بەسەر دابەشەکەن. ئێستا قوتابیان لێرە دەستنە سەر ستێژ لەلایەن بەهرەم عەریف یاسین بەرپرسی لە قیدەی پارتی و دیموکراتی کوردستان و ئەندامی کۆمیتەی ناوەندی لێرە بڕوانام بەسەر بەشداروان دابەش دەکرێت.
مامۆستا زبێدا بەرپرسی مەلەفی لاوان لە نووسنگەی بەڕێز مەلا مستەفا هەڵپشتی نووسنگەی مەلا مستەفا چەندە گرنگە بۆ گەنج و لاوانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بە دەبەری بارزانیش. زۆر سپاس بەجددی ئێمە وەکو نووسنگەی جەنابی مەلا مستەفا بارزانی لەسەر ڕاستپەردە و ئەمری بەڕێز جەنابی سەرۆک یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئێمە وەکو نووسنگە و لە میکانیزمی کارکردنی ئێمەدا کە بەردەوام هەوڵی خۆمان بخەینە گەر بۆ پاڵپشتی و هاوکاریکردنی ئەو گەنجانەی کە خولیای خۆپێگەیاندن و پێشکەوتنە نەک تەنیا لە دەبەری سۆران و دەبەری بارزان بگرێت لە هەموو دەبەرێک لەسەر تاسەری کوردستان بەبێ جیاوازی ئێمە هەوڵمان داوە هاوکار و پاڵپشتی هەموو گەنجەکان بین بەڕاستی. کەواتە پاڵپشتیەکانی نووسنگەی بەڕێز مەلا مستەفا بەردەوامە بێت بۆ لاوان و گەنجانی ئەم دەبەر. بێگومان ئێمە ئەرکی سەرەکی ئێمە خزمەتکردنی خەڵکی خۆمانە بە تایبەت وەکو گەنج لەبەرەوەی گەنج لە هەر وڵاتێکدا وەکو هێزی سەرەکی لە بەرهەمهێنان و پێشکەوتنی وڵاتدا دەبینین گەنجەکانی ئێمە ئایندەی ئێمەن بۆیە بۆ ئێمە گرنگێکی زۆریان هەیە کە پاڵپشتیان بین و هاوکاریان بین بەردەوام بەڕێزی سەرچاوەکردی. مامۆستا زبێدا بەرپرسی مەلەفی لاوان لە نووسنگەی بەڕێز مەلا مستەفا ئەو باسی لە پاڵپشتەکانی خۆ کرد بۆ گەنجان لاوانی دەبەری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەمڕۆ مەراسیمەکە لێرە بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەرپرسی لەقیدە و ژمارەیەک لە کەسوکاری ئەو بەشداروانە کە بەشدار بوون لە خولی هاوینە کە دوو خولی جیاواز خولی کۆمپیوتەر و خولی ئینگلیزی لێرە بۆ ماوەی چەند هەفتە بۆ فێرخوازان کرابوویە و ئەمڕۆژ لە مەراسیمێکدا بڕوانامەیان بەسەر دابەش دەکرێت. دیارە مەراسیمەکە ئێستا وێنەی یادگاری لەلایەن هەم قوتابیان هەمیش بەرپرسی لەقیدا دەگیرێت و لە کۆتاییش کۆی ئەو قوتابیانە کە نۆهەت بەشدار بوون لێرە کە بڕوانامەیان وەرگر وێنەی یادگاریان لەگەڵ بەرپرسانی بەشدار بوو لە مەراسیمی ڕێکخراوی ئاواشین کە بۆ نۆهەت قوتابی بەڕێوە ئەچێت لێرە وێنەکە دەگیرێت. بەڵێزان ئەوەی بینتان ئەمڕۆ مەراسیمی پێدانی بڕوانامەی خول بوو لەلایەن ڕێکخراوی ئاواشین بۆ گەشەپێدانی مرۆی لە هۆلی ئیدارەی سەربەخۆی سۆران بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارە و بەرپرسی لەقیدە و نوێنەری مەکتەبی بەڕێز مەلا مستەفا بارزانی کە ئەمڕۆ لە هاوکار شتی لەگەڵ ڕێکخراوی ئاواشین و خولەکەش هەر لە ژێر چاودێر نووسنگەی ئەوان بووە لێرە کە سوکاری قوتابیان و بەشداربانی خولی زمانی ئینگلیزی و کۆمپیوتەر ئەمڕۆ لێرە بڕوانامەی خولیان بەسەردا بەش کرا و پێش چەند خولەکێک لێرە دیبەیتێک بە زمانی ئینگلیزی لەلایەن ئەو فێرخوازانە پێشکەش بە ئامادەبووان کرا کە بە زمانی ئینگلیزی بووە بە چاپ لە ڕێزان لێرە لەلایەن ئامادەبووانە پێشوازی لە گفتوگۆی ئەم دیبەیتە کرا کە لە نێوان
6 قوتابی بەڕێوەچوو ڕێکخراوی ئاڤاشین ڕێکخراوێکی قازانجنەویستە ماوەی چەند ساڵێکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران چاڵاکی زۆر بە زۆر دەکات و لە وەرزی هاوینیش چەندین خولی جۆرا جۆری کردوێتەوە ئەمڕۆژ لە مەراسیمێکدا 9 قوتابی کچ و کوڕی ئەم دەڤەرە کە قوتابی قۆناغە جیاوازەکانن لە زانکۆ و پەیمانگا و قۆناغی بنەڕەتی و ئامادەیش لە نێو ئەوەندای ئەمڕۆ لێرە مەراسیمەکە با کۆتا هات.